خۆشەویستان دیارە لە تۆری یەکەمدا ئێمە باس لە دروستکردنی خانوو دەکەین یاخود باڵەخانەکان بەخشت یاخود بلۆ کامنی گونجاوترە لە ئێستادا لە کاتی تازیلکردنی خانوودا لە کاتی تەرەشوعدا بۆ پتەوی خانووەکە یاخود باڵەخانەکە کامەیان گونجاوترە گفتوگۆی جیاوازەکانی خشت و بلۆک لەگەڵ کاک موسلیم محەممەد ئەندازیار و هەروەها دامەزرێنەری پازیف هاوس دەکەم لە عێراق کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە. کاک موسلیم بەخێراتی سواز بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی. زۆر سپاس باش. کاک موسلیم طبعا لەوەی لە کوردستان بینیمانە زیاتر لە کوردستان و عێراق بەکارهێنانی خشت و هەروەها بلۆکە لە کاتی دروستکردنی باڵەخانە و خانۆکاندا. با ئێمە پرسیاری ئەوە بکەین ئەمڕۆ جیاوازی نێوان خشت هەروەها بلۆک چییە؟ بە شێوازێکی گشتی دواتر دێنە سەر وردەکارەکانش. زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ تۆش. بە دڵنیایەوە پرسیاری هەموومانە هەموو ئەوانەی کە خانوو یاخود بینا دروست دەکەن خشت بەکاربێنین باشترە یان بلۆک و بۆچیش و هەردوو موادەکەشەیە هەر یەکە و ناتوانین یانی ڕاستەوخۆ قەرار بدەین ینی بە شێوەیەکی گشتی بڵێن یەکسەر خشتەکە باشترە یاخود بلۆکەکە باشترە هەر یەکە و چەند لایەنێکی باشەی هەیە و یاخود لایەنێکی خراپەی هەیە بۆ خاوەن بینا یانەوە کەسێکە لایەنە باشەکانی بلۆکەوە ئێمە دەست پێ بکەین. بلۆک یەک لە لایەنە باشەکانی ئەوەیە پارەی کەمترە کولفەکەی تقریبان 3 قاتی خشت کەمترە و کاتی ئیشپێکردنی بۆ وەستا و کرێکار ئەوان دەست و پەنجەیان زیاتر ڕاهاتووە لەگەڵ یا ئیشەکە خێراترە ڕوە و هەروەها لە کاتی بۆ نمونە فینیشینی دیواری بلۆکدا ئیشەکە خێراتر و بە مەسروفێکی کەمترە ڕوات بۆ نمونە کاتێک تۆ خشت بەکارهێنی ناتوانانی ڕاستەوخۆ لەسەر بلۆکەکە لەسەر خشتەکە کاتێک خشت بەکاربێنی ناتوانانی گەچ بکەی پێویستە شەربەتێک یاخود لەبغێکی زبری بکرێت کە زۆر کەم لەبغە زبرەکە کا پێویستیش نییە بەڵام ئەبێ ئەوە بکەیت اینجا ئەتوانی گەچکاری لەسەر بکەیت بەڵام ڕاست بلۆکەکە بێجگە لە کڕینەکەی پارەکەی کەمترە ینی ئیش پێکردنی بۆ منە گەچکاریەکەشی کەمترەکەی ڕاستەخۆ توانی ئیشی گەچەکەت لەسەر بلۆکە بکەیت ئەمە هەم لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی کولفەکەەوە بلۆکەکە باشترە. زۆر باشە. ئەی ئەگەر بینە سەر لایەنە خراپەکانی بلۆک باس لە چی ئەەکەین دیارترین یاخود زەقترین لایەنی خراپ لە کاتی بەکارهێنانی بلۆک لە دروستکردنی باڵەخانەدا چییە؟ یەکەمین وەزنی قورسترە بلۆک ئەوە وەزنێکی زیادە خاتە سەر بیناکە یان وەزنی بیناکە قورستر دەبێت ئەو کاتەی مهندسی ئینشایی یان ستراکچەر لە کاتی تەسمیمە حساباتی لۆدێکی زیاترە کات بۆ بیناکە لە ئەساسەکە یا لەوانەیە کولفەیەکی زیاتری هەبێ ئەو بینایانەی کە تەسمیمیان بۆ کرێ و یەکێکی تر لەو لایەنانەیەوەیە کە هەر وەستاوکرێکار کاتێک هەڵیە گرن ئیشپێکردنەکەی قورسترە بۆ ئەوان لەوەی کە خشتون کە وەزنەکەی زیاترە و دیارترین خراپی ئەوەیە کە خەڵک لێی دوورەکەوێتەوە ئەوەیە کە هیچ ئەزلێکی سەرما و گەرمای نییە ینی ئەو خانوانەی کە بە بلۆک دروست دەکرێن سیرەکەی بە زستانە زۆر ساردن بە هاوینیشە زۆر گەرمن ینی تۆ بە زستانە هەرچەنە گەرمکەرەوەیەک بەردەوام ئیش پێ بکەی کە کوژانتەوە دوای 5 دقە 10 دقە وەکوایە هیچ ئیشی نەکرد بێ ئەوە لە هاوینیشدا ینی تاو کاتە نێو ماڵەکە فێنکە کە فێنەکەراوەکە ئیشەکە کە کوژایەوە ینی هەنێک جار ئەڵی هەچمە دەرەوە لەوانەیە باشتر بێت لە کەشی نێو ماڵەکە. زۆر باشە بەوردی شێمە سەر ئەو بابەتی سەرما و گەرمایە بەڵام با ئێستا باس لە سوودەکانی خشت بکەین. سوودەکانی خشتێ لە کاتی دروستکردنی بینا و باڵەخانەکاندا یەکەمین وەزنێکی کەمتری هەیە بۆ بیناکە کەەوە زۆر باشە بۆ ستافیش کە ئیشی پێەکە ستافی دیوار ئەوان ئیشەکە سوکترە بۆ ئەوان و بۆ مونەش مونەیەکی کەمتر ئەخوات ینی ئەوەش کولفەی مونەکەی کەمترە بێتەوە چونکە پێویست ناکە بۆ نە ئەم خشتە ئەو کونانەی هەمووی پڕ بکرێتەوە هەمووی پڕ بکرێتە لە مینۆ چیمەنتۆ مونە پێویست ناکات و لایەنە هەرە یەکێک لە باشەکانی کە کەسێک کاتێک پارەی 3 هێندەی بلۆکێکەدا بە خشتێک هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە کە ئەڵێ من خشتەکە بۆ ئەوەیە ینی
خانووەکەم فێنکتر دەبێت بە هاوینە و بە زستانیشە گەرمترە بێ ینی ئەوە دیارترین هۆکارە بەوەی کە خەڵک بۆ منە سێ بەرامبەری بلۆکێک پارە بداتە خشتێک. زۆر باشە با بە وردی بین لەسەر باسکردنی سەرما و گەرما لە بەکارهێنانی هەردوو ئەمانەجا باس لەوە دەکەی کا خشت فێنکترا بەوردی بۆمان باس بکە لە هاویندا چۆنە لە زستاندا چۆنە تەرەشوعکردن لەو بینەوە باڵەخانانەی کە خشتیان تێ بەکارهێنرێ چۆنە؟ زۆر باشە کاتێک پێش هەموو شتێک بۆ ئەوەی لای هەمومان ڕۆشن بێ و لای هەموو بینەرانی خۆشەویستیش خشت داری سحری نییە. قەرار وانە کاتێک تۆ خشتت بەکارهێنا بیناکەت بڵێ من هیچ کێشەیەکم نییە، کێشەی سەرما و گەرمام نییە، کێشەی تەڕەشعم نییە، ئەمە واقع ئەم قسەیە. خشت لەگەڵ بلۆکە فەرقێکی هەیە لەوەچێ لە 115 ئەو پەڕی ئەگەر بگاتە لە 120 ناتوانانی بڵێ من کاتێک خشت بەکارێنم لەگەڵ بلۆکەکە خانەکەم 150 فەرقی هەیە. ینی لەبەرەوە کاتێک تۆ خشت هەڵەبژێری هەندێک بیناکەت لە چاو بینای بلۆک ینی فێنکتر دەبێت و بەهاوینەوە بە زستانیشا گەرمتر دەبێت، بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە بڵێ ئەیتر من بۆ نمونە بەهاوینە ئەگەر فێنکەرەوەکەم بۆ نمونە سعاتێکیش بیوکژێنمەوە ئیشی پێنەکەم هەر نێو بیناکە فێنک دەبێت. کەم نین ئەو بینایانەی کە بە خشتیش دروست کراون و بەڵام هەر کێشەی سەرما و گەرمایان هەیە، کێشەی ڕتوبەتەیە. لە ڕاستیە یعنی ڕتوبەت ناتوانانی بە تەنها بڵێ بە خشت چارەسەری بکەم، ینی یەکێک لە هۆکارەکانەوەیە کاتێک تۆ لۆسی ئینێرجیت لە شوێنێکەوە یان بە فیڕۆچوونی وزەت زۆر بوو بۆ نمونە ئەگەر بلۆک بێ باوا دابنین ئێرە بۆ نمونە دەرەوە زۆر ساردە ئێرە گەرمە، کاتێک ئەم دیواری ئەم ژوورە ئەم شوێنە وزەی زۆری لێەوە بە فیڕۆچوو واتە لە دیوی ناوە زووتر سارد بوویەوە کە زووتر سارد بوویەوە نێو ماڵەکەش بۆ منە گەرمکەرەوەیەکی شەکە ئەم هەوا گەرمە کاتێک بەر ئەم ڕوە ساردەکەوێت ینی کردداری ئاویە بوون ینی ئەوەی دڵۆپە لەسەر بۆ منە ڕووی پەنجەرەیە ڕووی دیوارەکەیە دروستە بێت. ئەگەر سیستەمێکی ڤنتیلێشنی باشت نەبێ هەوا گۆڕکێت نەبێ ئەوانە نەهێڵێت ئەو کاتە ئەوە بێتە کە ڕوو کە بەڕاستی ئەوە قسەی من نییە قسەی پزیشکەکانە زۆر خراپە. هەندێک جار ئەڵێن دەبێتە هۆی ڕۆبۆ و ینی نەخۆشی زۆر ترسناکی تریش. زۆر باشە ئەمە باسی خشتمان کرد ڕاستە ئەگەر بینە سەر بلۆک هەندێک جارە کەسانی کە خان و دروست ئەەکەن کە تێڵێن ئەڵێن بنە چەند ساڵی یەکەم معاناتی زستان و هاوینمان زۆرە دوێ ئەوەی تروردە چارەسەر بێ ئەمەش بنەمایەکی زانستی هەیە فعلەن وایە تەنها فترەیەک یا خودماوەیەک معاناتی سەرما و گەرما هەیە لە کاتی دروستکردنی بیناو باڵەخانە بە بلۆک. لە ڕاستیە ئەو کەسانی کە لە زستانە خانوەکانیان تەواو دەکەن بیناکانیان تەواو دەکەن لەوانەیە ئەوان ئەو کەسانە و قسانە بکەن کە لە زستاندا خانوەکانیان تەواو بکەن ینی بۆ خۆی بلۆکەکە ئەوە بە درێژایی تەمەنی بیناکە هەر معاناتی ئەو سەرما و گەرمایەت هەیە ینی هیچ پشت ڕاستکەرەوەیەکی زانستی لەو جۆرە نییە کە بێت بڵێت تو بۆ نمونە تۆ خانوو دروست بکە بە بلۆک بۆ نمونە دوای ساڵێک دو ساڵتر کێشەکەت نامێن بۆ خۆی چاکە بێ، بەڵام ئەوە لەوانەیە ئەو قسێ لەوە سەرچاوی گرت بێ کاتێک کەسێک لە زستانە خانوەکەی تەواو دەکات فینیشینەکەی ناوەی بە بۆنەی ئەوەی ینی گەرمیەکی زۆری نەبێت زۆر وشک نەبوو بێتەوە بۆ نمونە زوو بچێتە ناوی ینی ئەوە ببێتە هۆی ئەوەی کە هەست بکات نێو بیناکەی زۆر ساردە و کێشەی ڕتوبەت و ئەو شتانە هەیە گینا پرۆپێرتی بلۆک تایبەتمەندیەکانی بلۆک لە سەرەتاوە چۆن و تاوەکو دوای ساڵێک و دو ساڵێکی تریش هەر ناگۆڕێت ینی بە نسبەتی سەرما و گەرما و هەروەکو خۆی دەمێنێتەوە ینی توانای گەرمیگەیاندنەکەی هیچدا نابەزێت. زۆر باشە ئەگەر سێری سەر شاشەکە بکەی کاک مسلم ئەم باسێکی دروستکردنی ئەم بینایەمان بۆ بکەی ئەمە ئازلە یاخۆ چییە؟ بەڵێ ئەم بینایی کە ئێستا لەسەر شاشەکان دەردەکەون ئەمە وێڕای ئەوەی کە بینا کاتێک تۆ بە خشتیش دروستی بکەی بە بلۆکیش دروست بکەی ینی
تۆ ئەبێ هێشتا موادێکی دابڕی سەرما و گەرما ئازل بەکاربێنیت ئەگەر ئەگەر بتەوێت بە هەردووگیشی دروست بکەی پێویستە بەوەی هەر بەڵێ پێویستیت پێێتی چونکە وەکووتم خشت بە تەنها ناتوانێت ئاسوودەیەکی تەواوت بۆ فەراهەم بکات لە نێو بیناکەدا ینی بڵێ ئیتر بەهاوینە من پێویستیم بە هیچ شتێک نییە بۆ فێنەکردنەوە بە زستانە هیچ کێشەیەکی گەرمکردنەوە ناوێنێت بەڵام کاتێک تۆ ڕووپۆشێکی زیاتر ئیزافاکەیت بۆ سەر بیناکەت بۆ سەر خشتەکەت یان بۆ سەر بلۆکەکەت ئەو کاتە ئەمە تەجروبەیەکی عملیەکە ئێمە وەرمان گرتووە زۆر دڵخۆشم کە بە شانازیەوە باسیەوە دەکەم یعنی ئەو بینا و خانوانەی کە ئەو جۆرە ڕووپۆشەیان بۆ دەکرێت یان بۆیان کراوە بە زستانات ئەگاتە ئەو ئاستەی تا ڕادەی ئەوەی کە پێویستیان بە هیچ گەرمکەرەوەیەک نەبێ ینی نمونەی واقعیمان هەیە کە بۆ نمونە پلەی گەرمی دەرەوە ئەگەر نزیکی سفریش بێ چیتە ژوورەوە تقریبان 20 دەرەجەی حرارە کەمتر نییە یان چیتە نێو بیناکەوە ینی هەر گەرمە ینی لە کاتێکا لە دەرەوە خەریکە ئەی بەستێت ینی بێ هیچ گەرمکەرەوەیەک ئەمە شتێکی زۆر زۆر باشە هەم کولفەی نەوت و کارەبات بۆ گەڕێتەوە هەم زۆر ئاسوودەشەبی و بەهاوی نیشا بۆ نەف لە بری سپلیت و چەندین فێنکەرەوەی گەورە یەک موبەریدەی بەسیت کافیە بۆی نێو ئەو بینایەت فێنک بکەیتەوە ئەگەر چەند سەعاتێکیش بیکوژێنیتەوە ینی تۆ هەر بە فێنکی ئەمێنێتەوە ینی ئەمانە زۆر سوود ئەگەیەنێ بە هاوڵاتیە هەم لە ڕووی کولفەوە واتە هەم لە ڕووی ئەو کاتە زۆر کێشەی کارەبا و نەوتیشی نابێت نەوت نەهات کارەبا ئەبڕێ ینی ئەو زۆر مشکلانەیان بۆ دروست ناکات بەڵام پێم خۆشە لێرە شتێک بڵێم ئەویش ئەوەیە کاتێک تۆ ئەگەر هات و دیوارەکەت ئەتوانی لە یەک کاتا خشت بەکار نێنی بۆ مەرجەی تەواوی دیوارەکانت لە هەموو لایەکانەوە بە ئەستوری 10 سانتیم موادێکی عازل دابنێ ئەمە بەحسێکی زانستیمان لەسەری کرد ینی تەجروبەیەکی عیلمیە ینی کاتێک تۆ ئەتوانی خشت بەکار نێنی بلۆک بەکار بێنی وەکو وایە دیوارەکەشت بە خشت کرد بێ کاتێک تۆ موادێکی دابڕی سەرما و گەرما عازل بدەیت لە دیوارەکانت ینی ئەو کاتە ئەتوانی بەکاری نێن یان ئەگەر تۆ هەر خشتی شت بەکار هێنا ئەتوانی ئەو دیوارانەی کە لە بینی ژوورەکانی پێجیاکەیتەوە چونکە ئەوانە دیواری خارجی نین ئەتوانی ئەوانە بە بلۆک بکەیت ئەمە بۆ هاوڵاتیان کاتوانی عەزلیشی نەکەی ئەتوانی ئەوانە بە هیچ شێوەیەک هەر پێویست ناکات دیواری ناوە نێوان ژوورەکان کە جیاکرێتەوە پێویست ناکات بە هیچ شێوەیەک عەزل بکرێت ئەتوانە تۆ خانوەکەشت کامل خشت بێ ئەمە کولفەیە بۆیان ئەگەڕێتەوە ئەتوانێت دیواری بینی ژوورەکان بە بلۆک بیکات زۆر باشە کاک موسلیم ئەی سەقف ئەم ئازلەی پێویستە ئەگەر سەقفیش بکرێ هاوشێ ئەو پرسیارە زۆر گرنگە و پرسیاری زۆرێکی لە هاوڵاتیانیشە من پێشەوەی جوابیەوەت بدەمەوە ینی نمونەیەکی واقعیت بۆێنمەوە بینایەکمان هەیە با بڵێن خانوویەکمان هەیە دوو قاتە باشە ینی وەرە سەیری هاوین و زستانەکەیان کە بە نمونە بە هاوین وەربگرین ئەوە ئەزمموی ئەم قسەی منیە قسەی هەموو کەسێک هەمووشمان ماڵمان هەیە بە هاوینە قاتی خوارەوە فێنکترە بۆچی فێنکترە ینی لێرە با پرسیارێک لە خۆمان بکە ئایا واجیهەی ئەم بینایە قاتی خوار و سەرەوە وەکو یەک نییە وەکو یەک خۆر لی نادا بە دڵنیایەوە هەر هەمان مواد بە هەمان مواد ڕووپۆش نەکراوە بۆنە کەسێک خانوویەکی دوو قات بکات ئەوە گومانیتیانە قاتی خوارەوەی بە بلۆ کرد سەری شەوە هەر بە بلۆکەکە خواری بەخشتەوە گر سەری شەوە بەخشتەکە بەڵام سیرەکەی جیاوازیەکی گەورە هەیە لە نێو قاتی سەر و خوارەوەدا ئێمە بەواقعیەوەوانەمان زۆر بینیوە خەڵک زۆر معاناتەی هەیە وەرمونە لە قاتی سەرەوە 3-4 ژووری هەیە بە هاوینە ئەڵێ من وەکوای خانوەکەم یەک قات بێ ناتوانم تێیدا ئیدارە بکەم نووسنی هەیە ئەڵێ هەرەوەندە خۆشە 10 دقە کارەبا ببڕە ڕێک لە تاوارەخکردنە خەبەرم دەبێتەوە ئەمە بەڕاستی هۆکاری هەرە سەرێکی ئەوەیە ئەو سەقفەی سەرەوە کە لای ئێمە ئەو سەقافەیەمان تا ئێستا لە نێو خەڵکا بڵاو نەبووەتەوە بەڵام مێ دەکەم لە چەند ساڵی داهاتوو زۆر زیاد بێ شەوەیە بەردەوام خۆر تیشکی خۆرەوە تا بەسەر سەقفەکەەوە یعنی ئەم بینایە گەرمە بێت سوورە بێتەوە گەرمیەکەی هەمووی ئەداتە قاتی خوارەوە لەبەرەوەی هیچ عازلێکی نییە کە ئەم خۆرە بگەڕێنێتەوە دیوارەکان تا ڕادەیەک بۆ نمونە واجهەیەکت هەیە ڕووی لە بۆ منە لە باشوورە هەر لە ڕۆژەکە 3 ساعت 4 ساعت خۆر بەردەوام لێدا دوێت لەبەرەوەی خۆرە سوورێتەوە بەڵام سەقفەکە بەردەوام خۆریەوە تا بەسەرەوە لەبەرەوە
سقف عزلی سقف توانم لە دیوارەکە گرنگترە بۆ ئەو وڵاتی ئێمە بە تایبەتی لەبەرەوەی سەقفەکانمان فلاتن ینی بەم جۆرەیە نین کە وەک بە شێوەیەکی سێگۆشەی لە زۆربەی وڵاتانی ئەوروپی هەیە ینی سەقفەکە بەردەوام خۆر لێدە ینی کاتێک تۆ عەزلی سەقفەکە زۆر گرنگە بیکەی ئەو کاتە قاتی سەر و خوارەوە بە نزیکەی وەکو یەکی لێدێت چۆن بە هاوینا لە قاتی خوارەوە دانیشی ئەڵی فێنکترم مرتاحترم خۆشترە قاتی سەرەوەش وای لێدێت چونکە ڕاستە خۆر ئەو کاتە بەردەوام ئەدا لە سەقفەکەت بەڵام مەوادێکی دابڕی سەرما و گەرما ئەزلێکی حراری هەیە کە ناهێڵێ ئەو گەرمیە نەقڵ بێت بدات لە سەقفە سەرەکیەکە. ئێمە خانۆکەمان دروست کرد و ئەتوانین بۆ نە ئێستا ئەگەر کەسێک بێ و خانۆکی عازلکە ئەساییە یان هەر لە کاتی دروستکردنی خانۆکەی عازلەکە ئاکرێت. بە دڵنیاییەوە ئەوە پرسیارش دووبارە زۆر گرنگ بوو چونکە ئەوە پرسیاری زۆر خەڵکە ینی ئەڵێ من خانوم هەیە بۆ نە 5 ساڵە دروستم کردو نەخێر 20 ساڵە دروستم کردووە ئایا بۆ ئەوەی ئاسوودەیەک لە ڕووی سەرما و گەرماوە بۆ نێو بیناکەم فراهم کەم پێویستە بیر و خێن و دووبارە دروستیکەمەوە بە دڵنیاییەوە نەخێر بە نۆژانکردنەوەیەکی کەم دەکرێت ئەو بینایە وای لێ بکرێت زۆر ئاسوودەبی وەکو ئەوە وایە بێت کە تازە دروست کرابێت باشە کاک مسلم ئەی باسی ڕتوبە بکەین ڕتوبە لە خشت و لە بلۆک و لە کاتی عازلکردنی شاچیە چۆن جیاوازەکەیان چۆن ئەوەکو ئەو وێنانشی لەسەر شاشەکە دەردەکەوێت. بەڵێ ینی خۆی وەکو باسم کرد ئەو شوێنانەی کە لۆسێکی زۆری هەیە یاخۆ خۆی ئاتەن ڕتوبەت بە زستانە هەیە بە هاوینانە ئەویش بۆی هۆکاری جیاوازی کۆبوونەوەی ئاو لە نێو ئەو هەوادا دروست دەبێت ئەو کاتێک ئاویە بۆنە لەسەر دیوارێک یاخۆت لەسەر شوێنێک دروست دەبێت و مەجالێکی ڤنتیلێشنی نییە ئەو کاتە دەبێتە هۆی دروستبوونی کە ڕوو وەک لە وێنەکاندا دیار بوو ینی ئەوە بۆ ڕەبۆ و بۆ سەرەتان و ئەوانە زۆر خراپە با ئێمە بڵین چۆن بتوانین ڕتوبەت کەم بکەینەوە یەکەمین ئەگەر خانووەکە ینی وای لێ بکەی دەرەجە فەرقی دەرەجەی حرارەت زۆر نەبێت ئەو کاتە کێشەی ڕتوبەت ئەگەری ڕوودانی کەمتر دەبێتەوە ئەمە و یەک لە هۆکارە هەر سەرەکیەکانەوەیە کە سیستەمێکی ڤنتیلێشنەتە بێ هەوا گۆڕکێتە بێ بەردەوام ئەو هەوایەت بۆ بگۆڕێ هەوای فرێش بۆ بێنێت و هەواکەی تر بەرێتە دەرەوەی کە بڵێن هەوایەک ئاوێکی زۆری تێدا کۆبووەتەوە و یەکێکی تر لەو هۆکارانەوەیە کە بۆ نمونە ئەگەر گوڵت یان ڕووبەرێکی سۆزایی هەبوو بۆ نمونە لای پەنجەرەکانەوە دایبنێ بە زستاندا یان لە شوێنێکی کراوەدا بێت و یەکێکی تر لەو هۆکارانە هەڵخستنی جلوبەرگە کاتێک لە نێو ماڵدا هەڵیەخەن لە زستاندا لە شوێنێکی کراوەدا بێت چونکە ئەوەش دەبێتە هۆی دروستبوون و ڕتوبەت و کەڕوو. زۆر باشە کاک مسلم با من باسی خانوو بکەم ئەگەر لە خانوویەکدا خشت بەکار بهێنرێ عەزلیش بەکار بهێنرێ ئەم خانووە چۆنە لە ڕووی بیناکەیەوە ینی چۆن بڵێ ئەگەر خشت بەکار بێنرێت و ئەزل بەکار بێن بە دڵنیاییەوە زۆر باش دەبێت بەڵام لێرە من ئەمە هەم معلوماتێکی زانستیە ینی چونکە تەجروبەمان کردووە هەم بە شێوەی زانستی تەحلیلمان کرد و هەم بە شێوەی عەمەلیش کردومانە کەوێتە سەر ئەستوری عەزلەکە ئەگەر بێت و بۆ نمونە خشت بەکار بێنیت و بۆ نمونە عەزلێکی 10 سانتیمی بەکار بێنیت ئەو کاتە و خانووە زۆر نایابە بێت بە وزەیەکی زۆر کەم بە هاوین فێنکە بێتەوە و بە زستانیش گەرمە بێتەوە و ئەو موادە عازلێش کە بەکارێنرێ هەندێکیان خۆیان دوو تایبەتمەندی تری تایە عەزلی سەوتە و عەزلی حەریقیشە ینی ناشسووتێ ئەو کاتە تۆ خانووەکەت زۆر کب دەبێت ژاوە و دەنگی دەرەوە نایەتە ژوورەوە و لە حاڵەتێکی ئاگریشە سەلامەتێبی ینی ئەمە ئەگەر تۆ خشت بێت و 10 سانتیم بێت ئەوە نەتیجەکەی زۆر باش بێت ئەگەر خشت بێت و 5 سانتیم عەزلیش بێ ئەویش لە چاو خانووی ئاساییدا کە بە بلۆک کراوە هیچ عەزل نییە یان خانوویە کە بە خشت کراوە و عەزل نەکراوە ئەویش جیاوازیەکەی زۆر گەورەیە و پارەیەکی زۆری نەوت و کارەبا و وزت بۆ گەڕێتەوە چ غازیش ئەو کەسانی کە شۆڤاژیش بەکاردێنن بەس لێرە یەک شتی تر هەیە ینی ئەمەیان ینی لەوانێ بۆ کەسی زۆر تایبەتیان پرۆژەی زۆر تایبەتە بێ بۆ منە ئەگەر دیوارەکەت خشت بێت و
نزیکەی 15 بۆ 20 سانتی مەزل بەکار بێنی زستان ئەگەر دەرەجەی حرارەش بگاتە نزیکی سەفر تۆ پێشتیت بە هیچ گەرمکەرەوەیەک نیە ئەمە ستانداردێکی عالەمیە وەکو پاسیڤاوسکە و ستانداردەیان هەیە ینی ئیشی لەسەر دەکرێت توانی وای لێ بکەی بە زستانە بۆم زستانەی ئێمە ینی پێویستیت بە هیچ شتێک نەبێ بۆ گەرمکردنەوە ئەمە شتێکی بازاڕی نیە شتێکی عیلمیە ئەگەر تۆ ژوورێکی 4/5 هەبێ بۆ ستانداردە دروست کرابێت پلەی گەرمی دەرەوە تقریبا ناقص دەبێت تۆ لە نێو ژوورە ئازانی چەند پێویستیت بە وزە هەیە بۆەوەی نێو ئەو ژوورە بگاتە گەرمیەکی گونجاو نزیکەی 25 پلەی سیلیزی 4 کەس لە نێو ئەو ژوورە دانیشت بن هەر ئەو گەرمیەی لە لەشی و 4 کەسەوە دەرەچێ کافیە بۆەوەی گەرم بێت یاخود سینیەک 10 پیاڵە چای تیاابێ ئەو گەرمیەی لەو 10 پیاڵە چاوە دەرەچێ کافیە بۆ ئەوەی تۆ بڵێ ئیتر من دەرەجەیەکی حرارەی زۆر مرتاحمەیە لە کاتێک ئاگدار بە دەرەوە پلەی گەرمی دەرەوە نزیکی ناقص دەیە زۆر باشە زۆر باشە کاک موسلی محەممەد ئەندازیار و هەروەها دامەزرێنی پاسیڤ هاوس لە عێراق زۆر سپاس بۆی لەگەڵێمە ئامادە بووی کاک زۆر سپاس بۆ ئێوە تەواوی زانیارەکانت